بینەرانی عزیز ڕێز و سڵاو لە بەرنامەی ڕامانەوە لەگەڵتان دەبم. باسوخواستێکی گرن ناوەڕۆکی ئەم جارەی بەرنامەکەمان دەبێت، هیوادارم تاوکو کۆتایی لەگەڵمان بن. دەبینین کۆمەڵگای کوردستان و تەواوی ئێران لە بەردەم مۆرچەرخانێکی مێژوویدان. دەپرسین دۆخەکە بەچی دەگات؟ دەبێت هەڵوێست و مەوزوعگیریمان بە چ جۆرێک بێت؟ پرسی گرنگی تازەترین ڕووداوەکان چیمان پێ دەڵێت؟ تەسلیمبوونی ڕژێمی کۆنەپەرست و دیکتاتۆری جمهوری ئیسلامی ئێران کە ویستی دڵخوازی دەوڵەتی ئیمپریالیزمی ئەمریکا و ترەمپە. باس و خواستی یەک ڕیزی لایەنە کوردستانیەکانیش کە باسێکی گرنگە. بە جۆرێک پرسی هاوپەیمانی و یەکگرتووی هێزە سیاسیەکان بۆتە تاقیکردنەوەیکی جدی بۆ ڕازگۆیی بەرامبەر بە ئامانجەکانی جەماوەر. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمونیستی ئێران وەک هەمیشە پێوەرەکەی بۆ هەر هاوکاریەک بریتە لە شەفافیەت، ڕوونی و پاراستنی ئاسۆی شۆڕشی کۆمەڵایەتی، نەک تەنها ڕێکەوتنێکی سیاسی کاتی و کوردخاهن کە لە مێژوشدا شاهێدی بووین. دوای ئەوەی بەشێک لە لایەنەکان چوونە ناو هاوپەیمانەیە کە هێشتا زۆر پرسیاری لەسرە، ئێمە دەمانەوێت بزانین بۆچی کۆمەڵە پێداگری لەسەر سەربەخۆی سیاسی و دەسەڵاتی جەماوەری دەکات. بۆ تاوتوێکردنی ئەم هەڵوێستە پڕ لە بەرپرسیارەتی کۆمەڵە، هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە میوانی ئەم بەرنامەیەمان دەبێت و جوابی بەشێک لە پرسیارە گرنگەکانمان دەداتەوە. بەڵێ هاوڕێ کەریم زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە شەروەها بۆ بینەرانی عزیز تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێ کەریم پێشەکی وەک پرسیارێکی گشتگیر ئەگەر لە بەڕێزی بکەم دەمەوێت بارودۆخی ناوچەکە ئەگەر بکرێت لە چەند دقەیەکە وەک بەرچاوڕوونیەک باسێک لە بارودۆخی ناوچەکە بەگشتی بکەی بۆ من. ئەوەی ڕاستی بێم پێم وایە ئەو ڕووداوانی کە ئێستا لە ناوچەکەدا شاهیدین و ڕوودەدا و هەتا ئەم دۆخی ئێستاش کە ڕووی لە ئێرانە بڵێ لە هەمویان لە یەک چوارچێوەدا خۆیان دەبینەوە، یا لانی کەم سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ یەک تەوەری سەرەکی ئەویش بریتە لە ململانیەکی دنیای سەرمایەداری لە بینی دوو خوتبی سەرەکی لەوانە ئەمریکا و چیندا. یعنی ئەوانن کە لە ڕکابەرەیەکی ڕانەگەیەندراوی زۆر بە ئاشکرادا بەڵام زۆر واقعی لەسەر دابەشکردنی بازاڕی جیهانی، لەسەر زاڵبوون و سەیتەرە و هەژمونی بەسەر ناوچەکانی جیهان و بە تایبەتیش ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕازیشی لەو ناوچانەیە کە پڕ چێشمە شێشترین بۆ بەردەوام بەدەلیلی ئەوەی کە ناوچەیەکە کە سەرچاوەی کانگایی و نەوت و گاز و زۆر شتی دیکەی تێدا جێگیر بووە و ئەوانە چاوی تەماییان بڕیوەتە ئەو ناوچەیە و لەسەر دابەشکردن یا لانیکەمە بڵێین سەهمگرتن لەو ناوچەیە ململانەیانە. یعنی ئەگەر زۆر دوور نەڕۆین بەردەوام ئەمە ئەلبەتەوە مێژوویەکی زۆر دوور درێژی هەیە، بەڵام ئەگەر زۆر دوور نەڕۆین دەتوانین بگەڕێنەوە بۆ هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین کە هەر دەگەڕێتەوە بۆ ئەو مەوزوعە و لە عینی حاڵدا دواتریش ڕووداوی 7 ئۆکتۆبر کە حەماس و ئیسرائیل شەڕێکی زۆر ئینسانی و جینایەتکاران لە بینیانە خۆڵقا بە ستارتەکەشی بە هێرشێکی زۆر نامرۆبانەی حەماس بۆ سەر ئیسرائیل و کوشتاری 1500 کەس لە یەک هێرشدا. ئەمە ئەگەرچی بەرواڵەت حەملەی حەماس بوو بۆ سەر ئیسرائیل، بەڵام دەوترێت یاشا لە هەندێک شرۆ و لێکدانەوەکاندا تەنانەت بیر لەوە دەکرێتەوە کە خودی ئیسرائیل وەکو ئامرازێکی دەستی یا هێزێکی نیابەتی ئەمریکای ناوچەکە چ بەسا ئەو جریقەی ئەو پێشزەمینەکانی ئەو هێرشەی بۆی کە بەهانەیەک وەدەستی کەوێت دەست پێکرد یا زەمینەی بۆ فراهەم کرد. ئەگینا ئیسرائیل لانیکەم بە ئیدعایە کە دەیکرد سنوورەکانی نفوذ ناپەزیرە ئاسمانەکەی مێشولەی پێدا نافڕێ، بەڵام زۆر ڕاحەت حەماس توانێت هێرش بکات و 1500 کەس قەتڵامیکی زۆر وەحشیانە بەڕێوە بات. کەوایە هەندێک لە لێکدانەوەکان ئەوە دەگەیەنن کە ئیسرائیل بۆی پێی ناخۆش نەبوو زەمینەی فراهەم کردێ ژێربەژێر بۆ و هێرشە بکە بۆی بەهانەیەشی دەستکەوێت کە ئەم پرۆسەیە کە ڕووی لە خاوەری میانەیە ستارت بخوا و پێشێکی شەڕی ئوکراین و رووسیا یەکێکی دیکە بوو لە لایەنەکانی دیکە هەر لەسەر ئەم هێژبوونی و دەسەڵاتخوازی و پاوەخوازی بەسەر ناوچەکەدا. بۆیە دوای ئەو هێرشی 7 ئۆکتۆبر بەرنامەیەکیاندانە بە ناوی گۆڕینی جیۆگرافیا یا گۆڕینی نەخشەی
خۆراڵەتی ناوەڕاست. ئەمە لە هەموو دەرکەوتەکانیدا ئەوە دەبیندرێکە ئەمریکا و ئیسرائیل بە هاودەستی یەکتر، ئیسرائیل بە تایبەتیتر وەکو لە سەنگەری پێشەوەدایە لە بێستا پێشەوەی بەرنمەکانی ئیسرائیلدا و ئەمەل دەکا وەک هێزیی بەڕێوەبەری یا ئیزرایی بەرنمەکانی ئیسرائیل ئەمەل دەکات هەر لە ڕووداوەکانی سووریە و دواتر تەنانەت تا ڕادەیەک ئەو ناسەخامگیریە کە لە عێراق ململانەیە کە لە بینی کۆماری ئیسلامی لەلایەکەوە خودی ئەمریکا لە ناو خۆی دەسەڵاتی عێراقدا تەنانەت هەندێک لە ڕووداوەکانی پێشتری ئەفغانستان یعنی ئەوانە هەموو دەگەڕێنەوە بۆ ئەو پلانەی کە ئەمریکا لە ناوچەکەدا هەیەی بۆ ئەوەی کە بربەست دروستکایە لە نیکەم ئەو هەژمون و دەسەڵات و بەرەو پێشچوونەی چین بربەستی بۆ دابنێ و لە درێژەی ئەواندا دیتمانەوەی کە لە سووریە ڕوویدا ئەوەی کە لە نهایەتدا ئێستا ڕووی کردوتە ئێران ئەمە دەچێتە ئەو چوارچێوەیەوە ینی ئەو بەئیستا گۆڕانکاری نەخشەی جۆگرافیایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی لەوەدا دەبینێتەوە ینی هەمووی دەگەڕێتەوە بۆ ململانەیەکی واقعی دوو قوتبی سەرەکی سەرمایه‌داری لە جیهاندا بەڵام لە عینی حاڵیشدا خۆ زەمینەش بووە بەداخەوە بۆەوەی کە ئەوان بتوانن تەوجی بکەن یا بڵێن پاساوی بکەن هێرشەکانیان لەژێر ناوی دژە تۆریزم و لەژێر ناوی بەئیستا تۆندڕەوی ئیسلامی و ئەو سەرکەشیانەی کە کۆماری ئیسلامی لە تەواوی ئەو ساڵاندا کردوویەتی کۆماری ئیسلامی هەر لە سەرتاکانەوە هاتووە سەرکار خۆی بە جۆرێک دژی ئیمپریالیزم ناساندووە بە ناوی سادرکردنی ئەو شۆڕشی ئیسلامی بۆ وڵاتەکانی دیکە و پەرەدان بە مەسهەبی شیعەگەری و لە پێناویشیدا خوب لەو ساڵانەی دوایدا دیتمان کە لە زۆربەی هەر لە خودی ئێرانەوە بگرا هەتا عێراق و سووریە و لوبنان و یەمەن و تەواوی ئەوانە هێزی نیابەتی دروست کرد و بەشێک بەئیستا لە باڵی نیزامی و ئەو هەژمون خوازی و پەرەپێدان بەو پرۆسەی کۆماری ئیسلامی لەو ڕێگایەوە بەرەو پێش دەچوو و تەواویشی بە جۆرێک کەڵەوەشێشی بوو لە بەرابەر بەرنامە و پلانەکان یا بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بۆیە ئەمریکا لە ڕێگای ئیسرائیلەوە بۆ ئەوەی کە دیفاع بکات لە بەرژەوەندەکانی بەناو و لە عینی حاڵدا خۆ کۆماری ئیسلامی وەکو ڕژیمیشی جنایەتکار و تۆرۆریست لە مێژووی خۆیدا لە دەیان مەورددا نەک هەر لە دەوروبەر لە ناوچەکەدا بەڵکو لە وڵاتە ئوروپایەکاندا لە خودی ئەمریکادا جنایەتهای خوڵقاندووە ترۆرهایی کردووە تەقینەوەهایی کردووە کە زۆربەی هەرە زۆری سابت بووە کە کۆماری ئیسلامی دەستێدا بووە بۆیە بۆ کورتکردنەوەی ئەم دەستانەوە بۆ بە بیانووی بەئیستا بەرەڕووبوونەوە لەگەڵ ئەم هێزە تروریستیانەوە بە خەولی خۆشیان سەری مارەکە یا سەری ئۆختاپۆسەکە لە ئێران و لە تارانەوە کە دەبێتە کۆماری ئیسلامی ئێستا قۆناغەکانی بەئیستا ئەو هێرشیان یا ئەو بەرەڕووبوونەوەیان گەیاندوتە ئاستێکە بەخەول دەستیان گەیشتە سەری ئۆختاپۆسەکەەوە لەو ناوەدا لەم هێرشان یاخدا کۆماری ئیسلامیش لە ناوچوو بۆیە کولی پرۆسەکە لەو چوارچەوەیدا خۆ دەبینێتەوە کە ئەم شەڕە لە پێناو شەڕێکی ئیمپریالیستیدایە لەسەر بەرژەوەندی سەرمایەدارانە و ئەو دوو قوتبە ململانێ دەکەن لەسەر داهات و لەسەر بێستا هەژمونی جۆغرافیایی و وەسعەتی جۆغرافیایی لە ناوچەکەدا و بەدەستێنانی بازار لەم ناوچەدا بۆ سوودەبێتن لەم سەرچاوە تەبیعی سروشتیانەی کە لە ناوچەکەدا هەیە بەڵام تا ئێرەکانە ئەوەی کە دیارە چین بە شێوەیەکی اقتصادی فقط زۆر بە نەرمی بە شێوەی اقتصادی خەریکە بازاری دنیادا دەگرێت ئەمریکا وەکو هێزێکی خولدور و بەهێز و یا هێزی سەرەکی نظامی لە دنیادا خۆب دەیەوێت ئەو خولدوری و هێز و قودرەتی خۆی بەڕۆخ پچێشێ وەکو دەڵێن نیشان بدات و لەو ڕێگایەوە هەم پاشەکشە بە هێزی بەرامبەرەکەی کە چینێ بکات و لە عینی حاڵیشدا بۆ جارێکی دیکە هێژبوونی و دەسەڵات و هەیمێنەی خۆی لە ناوچەدا و بەتایبەت لە ناوچەی خۆراڵاتی ناوەڕاستدا بسەپێنێت. هاوڕێ کەریم سپاس بۆ ئەو ڕوونکردنەوانە لێرەوە ئەمەوێ بچمە سەر ناوڕۆکی پرسیارەکان و باسە گرنگەکان کە ئەمەوێ لە بەرنامەی ڕامانەوە بکەین. باست لەوە کرد کە ئەم شەڕێکی ئیمپریالیزمی و خۆسەپاندنە و ئێمەش پێما بێ باسمان لەوە کردووە کە ئەم شەڕێک نییە بۆ پارێزگاری بۆ بەرژەوەندی کورد کە
لە پێناو کووردا دەست پێکراپی و پێمان وابێکەوایە ماوەیەک پێش ناوەندی دیالۆگ هەبوو لەم کۆتاییانە چەند حیزبێک هاوپەیمانیەکیان پێک هێنا کە 5 لایەن بوون 2 لایەن لەبیانە بوون کە کۆمەڵی شۆڕژگەران و ئەتوانم بڵم کۆمەڵی کۆمۆنیست بوون چەند ڕۆژێکە کە بڵێن کۆمەڵی شۆڕژگەرانیش پەیوەست بوو ئێستا لەو ناوەندەکە حەو حیزبی تیابوو یەک حیزب بەشدار نییە کە ئەوێش کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانە پرسیارەکان لێرەوە ئەمەوێت دەست پێ بکەین لە کاتێکا مەسەلەن لایەنێکی زۆر کەسانێکی زۆر باس لە یەکڕێزیەکەن و قسە و باسی یەکڕێزی هەیە کۆمەڵە چۆن ئاسۆی سۆسیالیسی و بۆ ئاسۆی سۆسیالیسی لەگەڵ بەرژەوەندی کرێکاران لە پێشینەی هەر هاوپەیمانیەکە کە ئەوێ بیبەستێ ئەمە چۆن ئەتوانێت بۆ من ڕوو بکەیتەوە کە ئەم باسە باسێکی تەوەرێکی گرنگە کە کۆمەڵە نەیتوانیوە بەشدار بێت ئەزانی چۆنە مەسلەی ئەو هاوپەیمانیە ئەوە شەر دەگەڕێتەوە ینی پەیوەندی نییە لەگەڵ کولی ڕووداوەکان یا ئەو پێشینەی کە پێشی باسمان کرد لە واقعدا و کۆمەڵەش وەکو جەریانێکی چەپ و کۆمۆنیست لەم ناوچەیەدا لەم خاوەریمیانەدا و لەوانە لە گۆشەیەکی ئێران وەکو کوردستاندا حضوری بووە کۆمەڵە هەر لە سەرتاوەکە خۆی ئەلەنی کردەوە لە سەرای دروستبوونیشەوە خۆی وەکو هێزیشی چەپ و سۆسیالیست و کۆمۆنیست ناساندووە ئەو پێی وا بووە کە لانیکەم لە ئێران تا ئەو سەردەمەی کە ئێلامی مەوجودیەتی کۆمەڵە بووە هێزێک نەبووە لایەنێک نەبووە ڕەوتێک نەبووە کە نوێنەرایەتی چین و توێژی چەسا و بندستی کۆمەلگا لەوانە چینی کرێکار ژنان و هەموو چینەکانی کە بە شێوەی لە شێوەکان ستەمیان لێچووە هەر بۆیە کۆمەڵە لە کاتی خۆی دەکە خۆی ئەلەنی کردەوە خۆی وەکو نوێنەری ئەو توێژانە زمان خاڵی ئەو توێژانە یا بڵێن مدافعی ئەو توێژانە ناساند ئەمە لە مێژووی 40 ساڵی ڕابردوویدا بەکردەوە سابەتی کردووە کە ڕەوتێک بووە وەک دەڵێن بەرخلافی جەریانی ئاو حرەکەتی کردووە ینی بە پێچەوانەی هەموو بەرژەوەندەکانی دیکە هەموو استراتێژ و تاکتیکای دیکە کۆمەڵە ئەمەلی کردووە و هەدەفیشی ئەو پاراستنی بەرژەوەندی خەڵکی کوردستان بە تایبەتی و خەڵکی ئێران بە شێوەیەکی گشتی بووە و ئەو توێژەی کە باسمان کرد ئەمەش لە بە شێوەی تەبلیغات لە ڕسانەکانیەوە بۆ سەردەمێک تەنانەت ئەو کاتێکە ناو کۆمەڵگاشدا بووە بەکردەوە ئەوەی سابت کردووە کە ئەوە دەوێت یا بەرنامەیەتی یا ئەوە ئامانج و ئاهدافێتی بۆیە لە توودی ئەو ڕەوتانەدا کۆمەڵە ئەو نەخشەی نواندووە لەم ئاخرانشدا لەو ڕووداوانەی کە ئێستا بەسەر خاوەری میانە و یا بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەکو باسمان کرد زاڵ بووە خۆ هەموو لایەنەکان تەنانەت نەک هەر وڵاتەکانی دەوروبەر و ناوچەکە بەڵکو خود جەریانەکانیش ئۆپۆزیسیۆنەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیش کەوتبوونە جم و جۆڵ کەوتبوونە بەستا تەبوتابێک کە دەبێت خۆیان بۆ هەر ئەگەرێک بۆ هەر ڕووداوێک ئامادە بکەن و لەو پێناوەدا ئەگەر هەتا ئێستا لێک نزیک بوونەوە و هاوکاریەکی چڕ و پڕ و ئەو تۆ لە گۆڕدا نەبووە هەوڵ بدەن بۆ پێشگرتن لە هەر ئەگەرێک ئەبەتەوە هەموو ئەوانە لە پێناو بەرژەوەندی خەڵکدا لە پێناو کەمکردنەوەی هەزینەی زیانی گیانی و ماڵوێرانی و ئاوەربوونی خەڵکدا ئەم تەلاشانە هاتنە گۆڕێەوە بۆ ئەوە لە کوردستان بە تایبەتی لایەنە کوردستانیەکان حیزبە کوردیەکان حەوت حیزب ناوەندییان بە ناوی ناوەندی دیالۆگ پێکێناوە لەو ناوەندە دیالۆگەدا 7 مانگ دیالۆژی چڕوپڕ و زۆر کاریگەر کراوە لەو وێستا ماوەیەدا لێک تێگەیشتنی زۆر باش ئەوە بوو چەندین کاری هاوبەشی زۆر بەرچاو کرا کەوانە زۆر تاسیرگوزار بوون و زۆر ئومێدیشی لە ناو خەڵکدا دروست کرد چاوەڕوانی ناو خەڵکدا دروست کرد بەڵام ئێمە دوای ئەو هەمانگەش پێمان وا بوو بە دەلیلی ناکۆچیهایەکی زۆر ڕیشەیی کە هەمانە بەیەکەوە بە دەلیلی جیاوازی استراتێژ و بەرنامەی زۆر بەرچاو کە بەیەکەوە هەمانە بەر لەوەی کە بچینە ناو پەیمانێکی بێستا
ئێمزاکراوە یا واژۆکراوە درێژە بەم دیالۆگە بدەین ئەم دیالۆگە بەردەوام بکەین و لە کەناریشدا وەکو ڕابردوو سابتمان کردو لە زۆر خۆناغی دیکەدا بەبێ ئەوەی کە ئێمە هیچ قەرارێک هیچ پەیمان نامەیەک واژۆ بکەین بەڵام هاوکاری زۆر بەرچاومان بووە زۆر کاریگەرمان بووە ئێمە پێمان وا بوو کە ئەو دیالۆگانە دەبێت بەردەوام بێەوە لە کەناریدا بەستا و ئاستانگانەی کە لە بەردەم هاوکاریدان بۆ هاوکاری زیاتر ئەوانە ڕەفە بکەین لێک تێگەیشتنی زیاترمان بێت ئەو جیاوازیانەمان بەڕسمی بناسین جا ئەو کات لە خۆناغێک تاکە زەرورەت دەخوازێت بچینە پای ڕێکەوتنیی ئەو تۆ تا زمانێک ئەو ڕێکەوتنە ناوروشێکی ڕۆشنی نەبێ بەندەکانی ئەو ڕێکەوتنە بە تایبەت چەند خاڵی زۆر سەرشی تدایە ئەوانە ڕوون نەبێتەوە لە پێناویدا زۆر ڕاشکاوە نەقسە نەکرێ و تاهود نەچێت پێناوی ئێمە پێماوانیە چوونە زۆر بە ئەجەلە و ئەوە هاوپەیمانیەک تەشکیل بدەیت کە ئەو خاڵانێک تێدا ڕۆشن نەبووتەوە ئێمە بەخاتری ئەوە کاتێک ئاخرین دانیشتماندا بڕیارماندا چون گەڵاڵەیەک هاتبوو بەردەستی دانیشتنەکە لە ناودی دیالۆ کە دەبوو قەرار بوو هەمویان ئیمزای بکەن ئەگەر دەسەری تەواف بکەن ئێمە بە پێی ئەو تێبینیانێکە لە زۆر هەر لە ماوەیدا زۆر ماقسەر لەسەر کردو زۆر ڕوون کراوەتەوە ئامادە نەبووین ئەو پەیمان نامەیە ئیمزا بکەین بەڵام لە عینی حاڵدا ئامادەجی ئەومان دەربڕیوە کە لە هاوکاری و بەستا هەماهەنگی و دیالۆگ بەردەوام دەبین نەک هەر بەردەوام دەبین بەڵکە زیاتریش پەرەی پێ دەدەین بە شێوەی پێویست لەو ناوەدا دیار بۆ ئەو کات کە ئێمە ئیمزامان نەکرد کەناری ئێمەدەیە هاوکات لەگەڵ ئێمە کۆمەڵی شۆڕژێری زەحمەت چێشانیش ئیمزان نەکرد بەڵام ئەوان چەند ڕۆژ دواتر بە هەر هۆکارێکەوە بخواان وڵامی دەدەنەوە تەوزیحی دەدەن چوونەوە ناو ئەو هاوپەیمانیەوە ئەو هاوپەیمانە لە 5 لایەنەوە بوون بە 6 لایەن بەڵام ئێمە هەتا ئێستاشی لەگەڵ بێت پێمان وایە کە ئەو هاوپەیمانیە نەک هەر بەویست و خواستی واقعی لایەنە سیاسەکان ڕووی نەداوە بەڵکو هۆکاری دیکە هەیە یعنی ئێستا دەرکەوتەوە لە درێژەی قسەکانمان لە ڕەنگە باسی بکەین ئەگەر هاوڕێکەریم هەر لەسەر ئەو قسە و باسەکە کردت پرسیارێکی ترم ئامادەیە کە ئەوەیە بۆچی کۆمەڵە پێی وایە هەر هاوپەیمانیە کە ڕێگەکەی لە ناو شۆراکان و ئێرادەی ناو کۆمەلگان هەڵنەقوڵابێ بڵێن ناتوانێت گەرنتیەکی ڕاستەقینە بۆ داهاتووی کوردستان بەدی بهێنێت ئەوە بەشێکی دەگەڕێت سەر و پرسیاری ئەوڵەکە وتمان کۆمەڵە پێی وایە کە خەڵکن چارەنووسی خۆیان دیاری دەکەن بەخل لە قسەکانی بەڕێزیشتا هەر باست لەوە کرد کە ئەم هاوپەیمانیە پێک هات وەک هاوپەیمانیەکی چەسپاوە هاوپەیمانیە کە بەنەوەی خەڕکردنەوەی کۆمەڵە حیزبە لە پێناو هەندێک بەرژەوەندیە من وا حاڵی بۆ زۆر ڕاستە دیارە خۆ نیەت لەو هاوپەیمانیە بەڕواڵەت ئەوە بووە کە یەکریزی بەئێستا لایەنەکانی کوردستان بچەسپێت جێگیر بێەوە لەو ڕێگایەوە ئومێدێک بە خەڵک بدرێکە هێزەکان لێک نزیک بوونێتەوە هاوکاری یەکتر دەکەنەوە لە ئەگەری هەر ڕووداوێکدا ئەمانە یەکدەست ظاهر دەبن لە بەرامبەر دوژمنەکانیان داوە بۆ سەقامگیری و ئیستقرارێکە لە کوردستان قەرارە پێک بێت بەڵام ئەوەی کە ئێمە پێمان وایە کە هەر هاوپەیمانیەک دەبێت لە ناو جەرگەی کۆمەلگاوە زەرورەتەکەی بێ و کۆمەلگا بن کە تێیدا بەشدارن لە واقعەدا جا ئەگەر کۆمەلگا لەم شرایطی ئێستادا دەستڕستیان بەم ناوەندە نییە و ناڕاستەوە خۆ کاریگەریان لەسەرێتی پس ئەو لایەنانەی کە نوێنەرایەتی ئەو خەڵکە دەکەن و ئیدعا دەکەن کە نوێنەر و زمان حاڵیە خۆڵکەن دەبێت سادەقانە ئەو نوێنەرایەتی بکەن ئێمە پێما وایە ئەو هاوپەیمانی خۆی لە خۆیدا شێشی باشە بەڵام بەداخەوە جانبی دیکەی لێ دەردەکەوێشتی دیکەی لێ دەبیندرێکە ئەو نیەتە دەباتە ژێرپرسیار ئەو نیەتەی کە بەڕاستی بە پێی زەرورەت بە پێی شرایط پێکات بێ بە پێی خواست و ویستی کە لە ناو کۆمەلگادا وجودی هەیە پێکات بێ بەڵکە ئێستا دەردەکەوێتەوە ئەو پرۆژەی کە باسمان کرد هەر لە ئەمریکا و لەو ڕقابەتە بێستا عەزیمێکە لەسەرەوە شاهیدی هەین ئەمەش بە جۆرە دەچێتە پاڵ ئەو پرۆسەیە یعنی ئەو پلانەی کە ئەمریکا و ئیسرائیل دایان ڕۆشتووە بۆ ئەم ناوچەیە و بەتایبەت بۆ ئێران ئەوان زۆر بەداخەوە دەردەکەوێت کە خەریکن دەچن نەخشە و یا پلانی ئەو لایەنانە ئەمریکا و ئیسرائیل بەکردەوە دەردێنن ئێستا زانیاریەکان تا ڕادەیەک دەنگۆکان باسەوە دەکەن کە لە پلانی ئیسرائیل و ئەمریکادا هەیە کە هێز و لایەنە کوردیەکان دەبێت هێزی سەکدارەکانیان بخەنە خزمەت ئەم پرۆسەیە و بیانێنەوە بۆ
ناوخاشی ڕۆژهەڵاتی کوردستان و وەکو هێزی نظامی ئەم بێستا هێرش و پەلامارەی ئیسرائیل و ئەمریکا لەوێ ئەمەل بکەن کە لێردا دەردەکەوێت پس ئەو پلە پرۆزەیەی کە لە ناوەندی دیالۆگ نیان هێر ناوەندی دیالۆگ بەردەوام بێ بە و معنیەی خۆی بە و شێوەی پێشتری و ئەو هاوپەیمانیە دروست بوو دیارە لەژێر زەختێکا دروست بوو بۆ ئامانجێکی دیاریکراو دروست بوو کە زۆر دوورێ لەو ببورە ئێمە ناو قسەکانتەوە باشە بەڕێزت ئەم حیزبانە دەرسیان لە مێژوو وەرنەگرتووە یعنی مێژووی ئەوەنە دوور نییە سووریا کوردستانی سووریا ئەگەر لە بەرچاو بگرین ینی ماوەی کەوەنە زۆری بەسەرا نەڕۆشتم حیزبان دەرسیان لەوە وەرنەگرتووە ئەگەر ئەمریکایەکی ئیمپریالیزم کە داوای دانوستانەکە و داوای لە کۆتا قسەی کە هەردوێنێ ترمپ دەیویست تەسلیم بوونیەوێ تەسلیم بوونێ گیانی ئەگەر ئەو ڕژێمە کە هێشتانە ڕووخاوە بە یەکجاری ئەگەر تەسلیم بوونێک ڕابگەێنێ باشە احتماڵیەوە نیە کە حیزبانە بە دەردی هەر هێزەکانی هەسەدە بەرێ لە سووریا بێگومان وایە زۆر بەداخەوە خۆ مێژووی کوردستان مێژووی ئەسە کوردستانەکان بە شێوەیەکی گشتی کەم نینە و ڕووداوانەی کە ئەوە ئیسپات دەکا کە ئەمریکا دۆست نییە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ بەرژەوەندی ئەمریکادا یەکتر ناگرنەوە یەکتر ناخوێننەوە بۆیە بەداخەوە خۆ دەبوو بێگومان من هیوادارم ئێستاش مەجای ئەوە هەیە ئەو لایەنانە پاشگەز ببنەوە یان نەچنە ژێر و هەژبوونیەوە بەهێزی خەڵک متتەکی بن پشت بەستن بە هێز و ئیرادەی خۆیان و هێزی جەماوەرەکەیان و لەو ڕێگایەوە ئەگەر قەرارە کارێک بکرێ ڕوو بدات بەڵام نمونونەکانی هەر زۆر دوور نین ئێمەگەر زۆر نەگەڕێنەوە بۆ پێشوو هەر ئەو شێوەی کە لە کوردستانی سووریا ڕوویدا کوردستانی سووریا ئەم هەموو قوربانیەیدا لە ماوەی 14 ساڵدا کە بەناو بە پشتیوانی ئەمریکا بە هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا کۆمەڵێک پرۆسی ئەمریکایان لەو ماوەیەدا بەرەو پێش برد بە شاید 12,000 ئینسانی تێکۆشەر ئینسانی ئومێدوار دڵپڕ لە ئومێد لەو پێناوەدا گیانیان بەخت کرد بۆ ماوەیەک ئەگەرچی حکومێتێکی ئینسانی بەرواڵەت زۆر جێکەوتوو زۆر ئەوڕۆیی لە ناوچەکەدا جێگیریان کردبوو بە هیمەتی خۆیان بە پشتبەستن بە دەخالەتی خەڵک جەماوەر وە کۆمەڵێک یاساوڕێسایی زۆر ئینسانیشیان لە نەوعی خۆیدا جێخست بوو بۆ ئومێدی کە ئەمە نمونەیەک بێ لە دەسەڵاتداریە کە خەڵک تێیدا بەشدارە خەڵک تێیدا کاریگەرە و ئەوە دەتوانێت لە دنیای دیکەشدا لە دنیای واقعدا بچەسبێت بۆیە لەو مەجاالەی کە ئەوان بەدەستیان هێنا کاری زۆر گەورە و عەزیمیان کرد کاری زۆر ئومێدوار کنندەیان کرد و خەڵکیان نەک هەر خەڵکی کورد لە کوردستانەکان لە بەشکانی کوردستان بەڵکو نمونونەکەی یا ئولگوکەی لە وڵاتەکانی دیکەش دڵخۆشکەر بوو بۆ چین و توێژەکان و کۆمەلگاکانی دیکە بەڵام ئەوە لە مەقتەیەکدا بوو لە ماوەی زەمانیەکدا بوو کە ئەمریکا پرۆژەکانی ئێستا هەر بەڕگاوە بوو بە سەرنجام نەگەیشت بۆ ئامانجی خۆی بۆیە بە پاڵپشتیکردنی ئەو هێزەکانی یەپۆکە و یەپەژە و کوردن هێزەکانی کوردەکانی سووریا دەیویست زەمان بکڕێت دەیویست بەستا پرۆسەی پلانەکەی خۆی لەم ناوچەیە بەرەو پێش بەرێ و ئەوانیش بەشێک لە ئامانجەکانی بۆ بەکردەوە دەردەهێنن بۆ دەسەپێنن کاتێک هەستی کرد گەیشتووە بە بەشێک لە ئامانجەکانی بەتایبەت دوای ڕوخانە ڕژیمی ئەسەد لە سووریە و هاتن سەرکاری جەولانی و ئەوەی کە هێزە کوردیەکان ئامادە نەبوون نەژێر هەژمونی ئەو دەسەڵاتە نوێ و کۆنە پەرستەی کە لە سووریەدا هاتووە سەرکار ئەوانی تر زۆر بەڕاشکاوانە وتیان ئێستا لە سووریەدا دەوڵەتێکی قانونی هاتووە سەرکار دەبێت دەوڵەت قانونیە بەهێز بکرێت و جەولانیش وەکو کەسایەتێکی بەهێز و دەتوانێت لە ئۆدەی ئەو مەوزوع بەربێت بۆیە بە ئاشکرا پشتی لە هێزە کوردیەکان کرد بە ئاشکرا ئەو هاوپەیمانی لەگەڵ ئەوان ژێر پێنا و پشتیوانی خۆی لە بێستا جەولانی وەکو جێگرەوەی ڕژیمی پێشووی سەدام ئەسەد ڕاگەیان و ئەوە دەگەیەنێت کە ئەمریکا ناتوانێت دۆستی تاسەر بێت هەر لە بێستا سەردەمی هێرشەکان بۆ سەر کوردستانی عێراقیشدا هەر ئەو سەردەمیش لە بیرمان نەچۆتەوە کە کاتێک سەدام هێرش کرد بۆ سەر کوردستان ئەمریکا بەبێ ئەوەی پشتیوانی لەو خەڵکە و خەڵکەی ئاوە
پشتێکردن خەڵکەی بێ پشت و پەنا هێشتەوە ئەو خەڵکە ناچار بوون بە ئاوارەیی و دەربەدەری و ڕووکردنە شاخ و چێ و لە پێناودا بە هەزاران ئینسان لە بین چوونەوانە زۆر ژن و منداڵی بێدیفا یعنی ئەوانە نمونەهایەکن کە ئێمە دەبێت دەرسی لەوەربگرین بۆی کە ئومیدەوار نەبین بە وعدە وعیدێکە ئەمریکا یا ئیسرائیل دەدرێەوە بە پاڵپشتیەک بە زاهر ئەوان دیکەن پاڵپشتی من ئەوە بڵم لێرەکاندا بۆ هیچ هێزێک باری مادیەکەی نییە یعنی ئەگەر هێزێک یا ئەو ناوەندەیە هەر لایەنێکی دیکە دڵ بەوە خۆش بکە کە ئەمریکا ئێستا چەک و چۆڵی لە اختیار دەنێ ئامرازی شەڕی لە اختیار دەنێت تەنانەت لە باری ماڵیشەوە ساپۆرتی دەکا بەڵام تۆکە وەکو هێزێک پێگەی جەماوەری نەبوو تۆکە وەکو هێزێک پشت لە جەماوەرەکەت کرد بەرژەوەندی جەماوەرەکەت وەرچاو نەگرت ئەم هاوپەیمانیە لەگەڵ هێزیی وەک ئەمریکا کاتیە و لە شوێنێکدا پشتت تێدەکاوە ئەو دەم تۆی دەکەوێت زەوی و تۆی کە زیانمەند دەبی بۆیە من ئێستا شیوادارم ئەو لایەنانە لەوە پاشگەز ببنەوە نەچنە ناو پرۆسەیەکەوە کە ئەمەلەن پلانێکی نەنووسراوی ئەمریکا و ئیسرائیل خەریکن بەرەو پێش دەبن و ئاکامەکانیشی یان لێکەوتەکانی لە داهاتوودا چێ هەر لێرە بگراتە کوردستانی ڕۆژهەڵات بۆ خەڵک چ دەبێت بێگومان ئەوانە هەموو لە چاوەڕوانیدا بەڵێ هاوڕێ کەریم وەک ینی شتێکی ڕوون و ئاشکرایە هەر لایەنێک هەرەوەی کەوتمان ئەگەر دەرزی لە مێژوو وەرنەگەر بێگومان ئەو هەڵانی کە لە مێژووە کراوە دووبارەیان نەکاتەوە بەداخۆ هیوادارم ئەو هەڵانی کە کراون دووبارە نەکرێنەوە ئەمە بچمە لای پرسیارێکی تر هەندێ قسە و باس هەیە کە ئەمەوێ بەڕێزت ڕوونکردنەوەی بێت هەر سەبارەت بەو هاوپەیمانە مەسەلەن وەک ئەو قسانەی دەوترێت پێویستە کۆمەڵە بێتە بەشێک لەو هاوپەیمانە بۆ ئەوەی لە بازنەی بڕیاردان و کاریگەری سیاسیەکان دوور نەکەوێتەوە باز لەوە دەکرێت کە نابێت کۆمەڵە خۆی گۆشەگیر بکات ئێوە گەندامێکی ناوەندی کۆمەڵە چۆن وەڵامی ئەم قسانەیەنەوە کە لەم لاولولا دەکرێت ئێمە هەر لە سەرەتای دوای پێکاتنی ئەو ناوەندە کە ئێمە واژۆمان نەکرد پەیمان نامەکەی ڕاگەیانێکماندا و لەوێدا هۆکارەکانی واژۆنەکردن و نەچووننا ئەو هاوپەیمانیەمان بەڕوونی بڵاو کردەوە بە دوای ئەودا چ لە وتێ ڕۆژەکاندا چ لە بەیان نامەدا و چ لە بەرنامە جیاوازەکاندا زۆر لەسەر ئەوە ڕوونکردنەوەمان داوە بۆ ئەوەی کە ئەو بەرچاوڕوونیە بدەین بە خەڵک کە بۆ ئێمە بەشدار نەبووین دیارە خۆ ئێستا زۆر بەداخەوە هەژمونونەکە یانلانی کەم قورسایی وەکو ئەگەر بڵین هاوسەنگەکە بەلای ئەوەدایە کە ئەو تەمایلە لە ناو کۆمەڵگادا لە ناو بە شێوەیەکی گشتی هەیەکە دەبێت ئەو هاوپەیمانیە هەموو بچنە ناوی و ئەوە دەتوانێت دڵخۆشکرد بێ ئومێدێک بێ بۆ داهاتووی کوردستان ئەگەر ئەوە نەکەی ئەوە نیشانی پرژ و بڵاویە خەڵک بە یەکگرتووی لایەنەکان دڵخۆشن ئەگەر ئەوە ڕوونەدات خوب ئەو دڵخۆشیە خەڵک تێک دەچێ بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی کە هەمیشە بەردەوام بووین هەمیشە هەوێنی لێک نزیک بوونەوە و یەکگرتووکردن و لە هەمان کاتیشدا بەرچاوڕوونیدان بە خەڵک بووین چ لە ناو لایەنە سیاسەکان وەرسر بۆ ڕوو بە کۆمەلگای ناوەوە ئێستاش لەگەڵ ئەوەی کە تەلاشمان یەکڕیزکردنە تەلاشمان لێک نزیک بوونەوە هاوکاریکردنە تەلاشمان هاوکاری مەختەعی و تەنانەت درێژماوەش بە شێوەی پێویست ئەگەری زەرورەتیدا بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە نەچوینە ناو ئەو هاوپەیمانیە بە مانای ئەوە نییە کە ئێمە جریانێک بین بمانەوێت ئەو هاوپەیمانیە یا ئەو یەکڕیزیە کە خەڵک لێ نیگەرانە تێک بدەین ئێمە دەمانەوێت مەفهومی ئەو هاوپەیمانیە بۆ خەڵک ڕوون و شەفاف بێ بەداخەوە ڕەنگە ڕوونکردنەوەیشی ئەوتۆر لایەن ئەو کۆمەڵە لایەنانەی کە لەناو هاوپەیمانەکەدا ڕوو بە خەڵک نەدراوە کە هۆویەتی چییە مەبەستێکە تەنیا زۆر بە شێوەیەکی ڕووکەشی ئێمە لێک نزیک بووینەوە لە پێناو هەندێک خاڵی سەرێکیدا کە ئیشارە پێکراون بەڵام پشتی پەردەی ئەوە زۆر شتی ناڕوونی تێدایە کە پێم وایە ئەو لایەنانە بەرپرسن کە دەبێت حتما ڕوونکردنەوە بە خەڵک بدەن بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی کە نەچووی ناوی هەوڵ دەدەین کە خەڵک تەنیا لە ڕووی ئەحساسیەوە پیانوانە بێکەوە ئێمەین سەرفەن لە دژی ئەو هاوپەیمانە وەستاوینێتەوە یا ئێمەین بپێچەوانەی ئەو هاو پەیمانیە خەریکین ئەمەل دەکەین و ئەوە بە زیانی خەڵکە بەڵام ئێمە دەڵێن
هاوپەیمانیە کە بە هەر شێوەیەک پێ دروست بوو بێت مادام ئەوەی کە بچێتە ژێر هەژمون و فەرمان یا ببێتە ئامرازێکی بەڕێوەبەری نەخشە و پلانی ئەمریکا و ئیسرائیل ژەهرە نەک هەر ئازادی بۆ خەڵک نانێ بەڵکو بە زیانی خەڵک تاوا دەبێت بەڵکو داهاتووی خەڵک لێڵ دەکات ئەگەر یانی لە باشترین حاڵەتدا ئەگەر تووشی شەڕ و شۆر و کوشتاری ناوخۆی نەبن لانی کەم بەو ئامانجانی کە هەتا ئێستا دەیان ساڵە خەڵک قوربانی پێناو دەدەدان ناگەن ئەو چەک و چۆڵەی ئەمریکا کە ئێستا لێ دەست لایەنەکان دەندرێت وە قەرارە دێ بەدێ و شار بە شار کوردستانی پێ ئازاد بکرێ هەر بەو چەک و چۆڵەش سبێنێ دەتوانن خەڵکی ئازادی خوازی پێسەر کورد بکرێ بۆەوەی کە چەک بێت بەسەر خەڵکدا زاڵ بێت نەگەوەی کە خەڵک بۆ خۆی بڕیار دەربێت یعنی ئەوە لە باشترین حاڵێتیدا ئەگەر ئەمریکا تەنانەت تا ئەو خاڵش لەگەڵیان بچێت هەرچی من ئێستاش پێم وایە ئەگەری زۆرە کە کۆماری ئیسلامی و یعنی ئەو باقیماندەی کۆماری ئیسلامی کە سەرکارە لەگەڵ ئەمریکای ئیسرائیل جارێکی دیکە دووبارە دابنیشنەوە چ بەسا ئاتش بەس ڕابگەێنن چ بەسا ئەسەن پێک بێن و لەو حاڵەتەدا ئەوە ئەمریکایەکە نەک هەر چەک و چۆڵان ێختیارانێ بەڵکو بەتەنیاشیان بەجێ دێڵێ و لێرەدا ئەوەی کە ناومێت دەبێت جەماوەرە ئەوەی کە سەرخوردە دەبێت و زیان دەبینێ کۆمەڵانی خەڵکە ئەو لایەنانش وەکو تەجروبە ڕەنگە شکستێکی دیکەیە هەڵەیەکی دیکە لە تاکتیکانی بە هەڵەکانیان ڕەنگە ئیزافی دەبێت کە من هیوادارم ئەوە دووپات نەبوو بێتەوە نەبێت. هاوڕێکەریم هەر ویستم ئەو پرسیارە لە بەڕێز بکەم کە لە کۆتاییە بە کورتی جواب بداوە هەرە و بەحسەی دیدگای کۆمەڵەکە لە ڕاگەیاندنەکاندا لەسەر مەسەلەی چەک قسەی لەسەر کراوە بە کورتی باست لەو مەترسیە کرد کە چەک ئەگەر لە دەستی حیزبا بوو چ دەرەنجامێکیە بێ ناچمە سەر ئەو پرسیارە بەڵام وەک کۆتا پرسیارم ئەو پرسیار لە بەڕێزت کەم ئایا بانگەوازی نوێی کۆمەڵە بۆ تێکۆشەرە دێرینەکان ئاماژەیەکە بۆ ئەوەی کە هاوپەیمانی ڕاستەقینە لە ناو شەقام و ڕێخستنە جەماوەریەکاندا هەیە بێگومان دەتوانێت ئەوە بێت ئەو فەراخانە بۆ ئەوەیە کە دیارە ئێمە بە هەزاران ئینسانی تێکۆشەر سەردەمێک بەشێک لە ژیانی خۆیان ژیانی سەربەرزانیان لە ناو ڕزەکانی کۆمەڵدا بەسەر بردووە بەشێکیان تەنانەت بەشێ لە جەستەیان لەدەست داوەوە زۆرێک کەم ئەندام بوون ئەم فەراخانە لەم قۆناغا هەستیاری ئێستادا بۆ ئەوەیە کە ئێمە ئەوانە ئێستاش هەر بە کەسی کۆمەڵە دەزانین بە کۆمەڵە ئێستاش هەر تەعەلوقی بە و کەسانە هەیە کۆمەڵە تەنیا هەر ئەو بەشەنیە کە لە بەشی ئالەنەیدا دەبیندرێت بەڵکو پێگەی واقعی و ڕیشەی واقعی کۆمەڵە نەو کۆمەلگادایە وە کۆم دۆستان و ئەوانەی کە بێستا فیداکاریان کردو بۆ کۆمەڵە سیاسەتەکانی کۆمەڵیان لە کۆمەلگەدا جێخستووە کۆمەڵیان لە ناو کۆمەڵگادا خۆشەویست کردووە ئێعتباریان بە کۆمەڵە بەخشیوە لە ناو کۆمەلگادا ئەو کەسانن کە ئێمە بێستا خیتابمان قەرارداون ڕووی قسەمان یا بەردەنگمان بوون لە ئەو فەراخانەدا ئەمە بۆ ماناییە کە ئێمە دۆخەکەمان هەڵسەنگاندووە هەستیاری دۆخەکە دەرک دەکەین لە هەمان کاتدا لەگەڵ ئەوەی کە نەچوینێتە بەئیستا ناو هەوپەیمانیەکەەوە بەڵامەوە بۆ مانای نییە کە لە شرایطی پێویستدا دەست لەسەر دەستدادنین هیچ کارێک ناکەین ئێمە پێمان وانییە ئازادبوونی کوردستان بە لێرەوە و لە سنوورەکانەوە دەست پێ دەکات بەڵکە ئەگەر هێزەکانی ڕژیم لە کوردستان تووشی هەزیمەت بن تووشی سەرلێشێواوی شپرزەیی بن ئەگەر کۆماری ئیسلامی لە ناوەند ڕوو لە داڕمان و لە ناوچوون و لاواز بوون بێت ئەمە خەڵکە کە ئیرادە دەکات و دەڕێت سەر شەقامەکان و پەلامار دەدات سەر ناوەند و بنکە و بارەگاکانی ڕژیم و ئەو چەک و چۆڵی کە پێویستە بۆ بەرگری لە دەستکەوتەکانیان بۆ بەرگری و پارێزگاری لە خۆیان دەستیان دەکەوێت و لەو کاتەدایە کە کۆمەڵە و یان ئەو بێستا بەردەنگانی کە لە فەراخانەکەدا ئێمە بەبەستمانە ئەو دۆستان و لایەنگران و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە ناو خۆی کۆمەلگادا ئەوانن کە هەوێنی شکڵگرتنی ئەو ڕێخستانن لە ناوەوە هەوێنی ڕەهنمودان بە خەڵک بەرچاوڕوندان بە خەڵک و پێشگرتن لە ئاڵۆزی و بشیوی و شپرزەی ناو کۆمەلگادا و لە هەمان کاتیشدا پلانداڕشتن بۆ بەڕێوەبردننی بەرنامەی هەر ڕۆژەی یعنی ئەو نیازە سەرەتاییەکانی کۆمەلگا لە کوچە و کۆڵانەکانەوە تا گەڕەکان هەتا شەقامەکان و شارەکان خەڵک بەدەستێەوە بگرن بەرنامی و بدابێن ئەوانن کە دەتوانن لەوێ ئەو ڕۆڵە بژێڕن و خەتابی ئێمە لەو
خۆناغەدا ڕووبەوان ئەوەیەکە لە کاتی پێویستدا جەزبی ناو ڕێزەکانی پێشبەرگی کۆمەڵە بن ئێستای کە حزوریان لە ناو کۆمەلگەدا هەیە ئەو ئەرکانی کێسا شاریان ناوەی وەکو کاری ڕێخستن بە چاوەڕوونیدان پێشگیری لە زیان و زەرری هەرچی زیاتری خەڵک نیازی خەڵک بە یارمەتی توزانم دەوا و دەرمان فراهەمکردن بۆ خەڵک لە کاتی نیاز و برینداربوون و ئاوەرەبوون و لەم ژێر ئەم بۆمباران و شەڕ و شۆرێک ئێستا لە گۆڕەدایە ئەمانە و ئەرکانان بەڵام لە کاتی خۆشیدا ئەگەر قەرارە هێزی دیکە ڕووکاتەوە کوردستان و بچێتە کوردستان ئێمە یەشی لەو هێزانی کە ڕەنگە بەر لە هەموو هێزێک لە کوردستان دەبین و بەر لە هەموو هێزێک بەو بێسلا جەماوەری خەڵکی کوردستان ملحەق دەبین بەڵام نەک لە ژێر هەژمون و بۆ بەڕێوەبردننی سیاست و یا پلانێکی ئەمریکا و ئیسرائیل بەڵکە بۆ گەیشتن بە ئیمداد و یا بێستا یارمەتیدانی خەڵک و وەکو باس هەمیشە کتومانە کۆمەڵە باسکی چەکداری هەیە ئەو باسکی چەکدارە باسکی چەکداری شۆڕشی بێستا شۆڕژێرانی کوردستانە ئەو بزوتنەوەی شۆڕژێرانی کوردستانە و ئێمە بۆ ئەرکە هەڵدەستین بۆیە ئێمە دەست سەردەستدانانین فراخانەکەمان لەو پێناوەدایە خوازگارین کە ئەو کەسانی دەتوانن بەڕێزەکانی بێستا پێشمەرگی کۆمەڵەوە پەیوەست بن لەو بوارەدا ئێمە هەموو ئاسانکاریەکیان بۆ دەکەین ئەوانەی کە ناوەرە ناوڕەخستنەکاندا جێ خۆیان دەخەن وە بەئیستا ئەو تۆڕە کۆمەڵایەتی و دامەزرا و مەدەنیانەی کە شکڵیان گرتووە بەهێزتر دەکەن بە یەکەوە گریان دەدەن و ئامادەکاری دەکەن بۆ هەر ڕوودانێک بۆ ئەوەی کە لە هەر ئان و ساتێکدا تەنانەت زل هێزەکانی وەکو ئەمریکا و ئیسرائیلیش بە هەموو ئەو تیارە و بۆچدا بە ئامرازە شەڕە پێشکەوتوانشەوە لە بەرابەر ئیرادەی خەڵکدا لە بەرابەر هێزی جەماوەری خەڵکدا نەتوانن بە مەیلی خۆیان تەراتێن بکەن بە پلان و بەرنامەکانی خوان و جوری خوان دێنێ بەرەو پێشی بن نەک هەر بەئیستا هێزیشی چەکداری نابەرپرس کە بیەوێ بەسەر خەڵکدا چارەنووسی خەڵک دیاری بکات بەسەر خەڵکدا لە بیری بەئیستا هەژمون پەیداکردن دەسەڵات پەیداکردن بەسەر خەڵک و ناوچەکەدا بێت ئێمە پێمان وایە کە دەبێت ئەو هێزە ئەوەندە تۆکمەوە بەهێز بێت ئەو مخاتبینی ئێمە بەردەنگی ئێمە لەو فەرەخانەدا بە ئەرشی خۆیان هەڵبستن هێزی جەماوەر یەکگرتوو بکەن و کارێک بکەن کە هەم بەئیستا حیزبە لە ئۆپۆزیسیۆنەکان بە ئێمەشەوە هەتا لایەنەکانی دیکە و هەم بەئیستا زل هێزەکانی وەکو ئەمریکا و ئیسرائیل لە بەرابەر ئیرادەداندا چۆک دابدەن یعنی ئێمە بین کە تەسلیمی ئیرادەی خەڵک بین نەک هێز و چەک و هەژمونی دەسەڵات ئیرادەی خەڵک بە چۆک دابێنێ دەتوانێت ئەومان هەیە بەخش زۆر سپاس بەڵێ هاوڕێ کەریم کۆمەڵە بە پرسیارەتێکی گەورەی هەڵگرتووە کە پێم وایە لە داهاتووە ڕنگدانەوەی خۆیە بێت وە سیاسەتی دروست و ئەخلاقی خۆی کە هەمیشە پارێستوێتی لە کۆتاییە خۆی پیشانەدا پرسیارێکی تایبەتم نەماوە زۆر سپاس ئەگەر قسەی تایبەت هەبێت توانی فەرمی زۆر سپاس منیش شتێکی تایبەتم نەماوە بەڵام لە کۆتاییدا ئەوەندە بڵم کە کۆمەڵانی خەڵک دڵنیا دەکەین کۆمەڵە لە توولی چەندەیە ڕابردوودا بەکردەوە سابەتی کردووە کە لە قۆناغا هەستیارەکاندا ئەزمون کراوە خۆی تاقی کردوێتەوە و لە هەموو ئەو قۆناغاداندا سەرکەوتوو لە ئاو دەرهاتووە یعنی خەڵک متمانەیان پێ کردووە بە پێچەوانەی متمانی خەڵک مەوزەعی نەگرتووە خوێندنەوە و لێکدانەوەی بۆ ڕەوتی ڕووداوەکان نەکردووە ئێستاش دڵنیاین ئەگەرچی نیگەرانیەک لای کۆمەڵانی خەڵک دروست بووە وتم بە هۆی هۆکاری ئەوەی کە هاوسەنجی هێزەکە ئێستا ئاوا خۆی دەنوێنێ بەڵام ئەوە بە باوەڕی من زۆر کاتیە کۆمەڵە جارێکی دیکە سربەرزانە لەم مەوزە ژیرەیەکە ئێستا کردوویەتی زۆر ڕاشکاوانە بێستا لە تاقیکردنەوە دێتە دەرێت و جارێکی دیکە متمانەی خەڵک ئەو جۆرەی کە پێویستە بەدەست دێنێتەوە دەبێتە هێزێکی سەرچی ناو کۆمەلگادا و ئەرخەیانی و خاتر جەمعیەک بە خەڵک دەدا کە هەموو دەنگەکان هەموو شتێک لە دەنجی بەیستان چەک و دەسەڵات خوازی زلهێزەکاندا خۆلاسە نەبووتەوە بەڵکە دەنجێکی سێهەمیش هەیە دەنجێکی جیاوازتریش هەیە کە لەگەڵ خەڵکەوە نوێنەرایەتی خەڵک دەکا و زمان حاڵی خەڵکە من هیوادارم کە
بتوانین لەو پێناوەدا بەرچی خۆمان هەستین و خەڵکی متمانەمان پێ بکە بێگومان هەمیشە هێزی جەماوەرە سەرکەوتو دەبێت لە هەموو دنیا ئەوە سابت بووە ئەگەر بۆ کاتیش بێت دەسەڵاتی زل هێز و چەک و چۆڵ ڕەنگە بۆ ماوەیەک بتوانێت دەنجی ئازادی خوازی کە بک بەڵام دەنجی ئازادی خوازی بە دەلیلی پۆنگ خواردووی چەند ساڵەی ڕۆژی لە ڕۆژان دووبارە سەر هەڵدەداتەوە وە فەزا و ئەو کەشەی کە دەبێت لە اختیار خەڵک داوی دووبارە دەڕخسێتەوە بۆ خەڵک و خەڵکە کە لە کۆتاییدا چارەنووسی خۆیان لەدەست دەکرێت. بەڵێ هاوڕێکەریم زۆر سپاس بۆ بەشداربوونت هاوڕێکەریم ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکان لە بەرنامەی ڕامان زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بینەرانی عزیز تلویزیۆنی کۆمەڵەشکە زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس کە تاوەکو کۆتایی ئەم بەرنامەی ڕامانیش لەگەڵمانە بوون هیوادارم ئەم بەرنمەیە ڕوونکردنەوەیەکی باشی خسبێتە بەرچاوی ئێوە سپاسدانەکەم جارێکی تر کە لەگەڵمانە بوون.